تیپی موزیکی فۆلکلۆری کورد ئەمڕۆ دوو ئەلبومیان بڵاو کردەوە و هەردوو ئەلبومەکە لەژێر ناونیشانی بەهار و یادگار ئەمە کە چالاکییان بەرهەمی تیپی موزیکی فۆلکلۆری کووردە سەباسی لەسەرەکەین من ئەچمە لای هاوکارم دەروون ئەو لەوێ ڕاستەوخۆ لەگەڵمان نابێ و زانیاری زیاترمانەیەتێ دەروون سڵاو لێبێ من ئێمە لای تۆ و زانیاریمان بەرێ لەسەر ئەم بابەتە فەرموو. بەڵێ کوردۆ سڵاو لە تۆ و سڵاو لە تەواوی بینەرانی پرۆگرامی کورسات مەگەزین ئەم ئێوارەیە لە نێو باخچەی ڕێکخراوی CDOە مەراسیمێک بەڕێوەچوو کە ئەویش بڵاوکردنەوەی دوو ئەلبومی گۆرانی و موزیکی فۆلکلۆری کوردیە لە ژێرناوەکانی یادگاری ڕەسەن و هەروەها بەهار هونەری ڕەسەنی کوردی لە هەورامان گفتوگۆ لەسەر بڵاوبوونەوەی ئەم دوو ئەلبوم و مەراسیمەکە کەم بە میوانداری زۆر بەڕێز کاک سەباحی سەنتور کە لەلای من میوانە کاک سەباح فەرمیتە ئێرە سڵاو لەبێم کاتەوە خۆتان بێ بژی سپاس دەکەم ماوەیەکی زۆر زۆرە دەنگە نییە و بە دوو ئەلبومیشەوە گەڕایتەوە چۆن بۆم بڕیارەتە مەسەلا گەڕانەوەی ئێمە کاچین ئەوروپایەتی لەوێ پێویستە کە بێنە کوردستان وەکو خۆمان دەڵێن بای باڵێکی خۆمان بین ئێتر بەڕاستی ئەو تیپەشکە ئێمە هەمانە دائمە چاوەڕوانی ئەوەین کە هەموو کەسکە ئێمە داوای ئەوەکەن بۆچی کارمان نییە بۆچی مۆسیقای تازە نییە بەهۆی ئەو شوێمە کە توانیمان ئەم جارە ئەو دووسێدەی کە کردبوومان بین پێشکەشی ئەو کەسانی کوین کە بەڕاستی گوێگرن بەرامبەر بە ئێمە و پیان خۆشەمە ینی ئەو کارانی کە ئیکەن جوان لێبێ کە ئێمە چیمان کردووە دیارە هەبوون بۆیە ئەوە مۆزوعەکە ئەوەیە کە ئێمە دیارە مۆسیقا پێویست بەوە کات کە خەڵک گوێگری بێت و گوێمان لێ بگرن لەبەرەوە بە باشمانزانی ئەم دووسێدەی کە ئامادە کرابوو حازرمان کردبوو کاتی بڵاوکردنەوەی زۆر زەحمەت بوو لەم ئێوارە خۆشایەتی لەگەڵ ئەم خەڵکی کاتوو وێرە ئەم کەسە خۆشەویستانی ئێرە بەڕاستی بۆ من زۆر شتێکی جوان بوو بەڕاستی جۆگر بوون بەڕاستی ئەو ئێوارەیە بوو کە من چاوەڕێمە کرد. کاک سەباح بڵاوکردنەوەی ئەلبومی فۆلکلۆر و هەروە گۆرانی فۆلکلۆر لە ئێستایەوە بۆ سەردەمی ئێستا تا چەند گرنگە تۆکو موزیسیانێکی دێرین پێم وایە هیچێکە لەو کارانی کە ئەبێت بەردەوام ئەو مۆزیکانی کە هەیە و گوێگری هەیە بەرداوام بێت چونکە ئێمە لە ساڵی 92 کە دەستمان کرد بەم کارانە بەردەوام کارە هونەریەکان هەبوو یعنی ئێمە تیپ مۆسیقای فۆلکلۆری کورد تەنها بەس بۆم گۆرانی بێژانە نەبوو کە کردمان ئێمە گۆرانی بێژی تازەشمان هێناوەتەکایەوە یعنی گەنجن تەمەنیان لە 16 بۆ 22 ئەم سێدێ تازانە بۆیەوەمان کرد بۆی ئەو گوێگرانی لە پێش ئەمانیشەوە هەبێت ئێستا گوێی لێ بگیرێت اینجا ئێستا ئەمانش کە خۆیان تازان ئەبێ گوێ لە خۆیان بگرن دوای ئەو مۆزیکەی کردومانە تەنها یە کەس نەی کردووە چەند کەسێک لەناو تیپەکە کارەکانی کردووە هیوادارم خەڵک گوێی لە بگرێت و ڕای خۆیمان پێ بڵێ بە باش و بەخراپ. کاک سەباح ئەوەی کازانین زۆرێک لە هونەرمەندە ڕەسەنە دیارەکان کار لەسەر دەستگیرۆیی گەنجانەکەن ئێوە تەنها مەبەستان ئەوەیە کە دەستگیرۆی گەنجام بکەن یاخود هونەری فۆلکلۆر و ڕەسەنی کوردی جارێکی تر بەنەوەی نوێ ئاشنا بکەنەوە دەستگیرۆیکردنەکە زۆر زەڕوترە وەک لەوەی کە ئێمە ئاشناکەین چونکە کاری هونەری ئەبێ بەرداوام بێ دەستگیرۆیی ئەوانش بەرداوامبوونی کاری هونەری فۆلکلۆریە وەکو بیناسازی ئێمە ئەبێت لە بنەڕەتەوە دەستکەینەوە بەو کەلتورەی کە هەمانە بوونی مۆسیقا و فۆلکلۆر و بەتایبەتی شەعر لە ناو گۆرانیە ڕیتم لە ناو گۆرانیە ئەبێ ئێمە بەردەوام ئەوانە بینەوە بەگوێی گوێگردا و لە بچووکەوە بۆ گەورە بەردەوام بێ بەڕێی من ئەم ئەلبومە ئەرک و ماندووبوون و شەونخونی چەنێکە ئێستا هاتۆتە کایەوە هاتۆتە بەرهەم پێشەوە حەزەکەم سوپاسی وەزارەتی ڕۆشنبیری بکەم سوپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بکەم سوپاسی بەڕێوەبەرایەتی کەلەپوری کورد بکەم سوپاسی بەڕێوەبەرایەتی سنتەرەکان بکەم و زۆر کەسی کە دۆستی تیپەکەمان و هاوکاریان کردوین جا پرسیارێکە چی بوو بیرم چەوە ئەوە بوو ئەم ئەلبومە شەونخونی چەنێکە کارتان لەسەر کرد ئێستا هاتۆتە بەرهەم ئەم بەڕاستی نزیکی 4 ساڵ بۆ هەردوو ئەلبومەکە خەریک بووین هەر بۆ هەردوو ئەلبومەکە نزیکی 4 ساڵ باشە بێگومان کارکردن لەسەر فۆلکلۆر شعری تایبەتی ئەوێت ئاوازی زۆر تایبەتی ئەوێت کارتان لەسەر شعری کام شاعران و لەسەر چ میلۆدیە کرد میلۆدیەکان جیا و شعرەکان جیا میلۆدیەکان ئەو میلۆدیانەیە کە دائەنرێ و بە کۆنج لە قەڵەم ئەدرێ و بە
فۆلکلۆریش هەیە گیان ینی ئەو دووشتە جیایچانەوە ساحیبی هیچیان ساحیبی نییە ئێمەوەی کە ساحیبی ئێمە حاولاکەن شعری تازی بۆ بێنین شعرە کۆنەکان ئەگەر شعرەکان ناجۆر بێ لەگەڵا بەڕاستی ئەیگۆڕین ئەوش زیاترینی ئێمە زۆر کلێمان موزیکا کاک حەمە پاکژە زۆر لێمان تێگا و ئەحمە محەمەدیش ئیشی ئەیشمان کردووە لە نالی و لە گۆران و لە زۆربەی شاعرە کۆنەکانش ئیشمان کردو بەس ئەمانە تقریبان هەمووی تازان شعرەکان باشەکە سەباح تا چەند کار لەسەر زیندووکردنەوەی بەرهەمە فۆلکلۆریەکانەکەن ئێوە وەکو تیپێکی ڕەسەن و فۆلکلۆر بوونی هوەری موزیک هەر کارێکەکەن تازەکردنەوەیە بەڵام زۆر تازە ئەکرێتەوە خۆی ناسەلمێنێت یعنی چی تۆ دەستکاریکردنە زیاد نەخستە سەری بەڕاستی و کاتە لە میلۆدیەکە خۆی دەرەچێت و نابێت بە مۆسیقای ڕەسەنیە نابێتەوە بەو کەلتوریەکی ئێمە کارەکەی تیاکەین هیوادارم ئەو کەسانی کە دوای ئێمەیان ئەو شێوازە بگرنە پێش چونکە منیش کاتی خۆی هەر لەگەڵ مامۆسانوەرە هەر بەو شکڵە کارەکانم کردووە هیوادارم ڕەسەنایەتی لەم کارانی کردومانە تیابێ و خەڵک بیبینی و ئاشنای بێت وەکو موسیانێکی دێرین و هەمیشە کارە لەسەر فۆلکلۆر کردو بە سنتورەکەشە ناسراوی بەنیازیت لە ئایندە چۆن کار بکەی هەر بە هەمان شێوە بێت یاخود کەمێک گۆڕانکاری یاخود بابەتی نوێ پێشکەشی بێناران بیسەرانی خۆت وەڵا سەراحە دەچێت بۆ 5-6 ساڵە خەریکی قانونم لەوا چەم جارە تۆزە شێوازەکەی بگۆڕم یعنی مش بینە سەر و خەتەی کە ئەمێری تازە تێکەڵاوی تیپەکەمان بکەین طبعا لەوانش من هاوڕێی دێرینم کە بێکەوە تیپمان دامەزرانوە نەوژین خان و کاک فەرهاد و داناغەنی و کاک سەباح ئەوە لێرە نەماوە بڕین بەڕەحمە بێ لەگەڵ چەند هاوڕێکی کەشە ئەوانش تقریبان ئیشی جوانەکەن ئێستا نەوژین خان لەم فەترە نزیکە زۆر ئاوازی جوانی بێمە بەخشی شێوازەکەی گۆڕاوە لەگەڵ ئێمە لەگەڵ تیپەکەی دامەزرێنێ تیپەکەیە بەڵام شێوازی کارەکانی ڕاست ئامێرەکانی سونەتیە بەڵام شێوازی شەکەی زۆری فەرقە لەگەڵ ئێمە یازنین دووبارە کاری لەگەڵ بکەنەوە خۆشی وەستاوە وەڵای ئێمە زۆرمان پێخۆشە بۆ نا ئێمە مێم هەم کاتێک فەخر بەو هاوڕێیانەمانەکەین بە تایبەتی ئەوانی کە تیپیان دامەزرانەوە ئەو خاتونەوژین ئێوێ بێت و کە خاتونەوژینگان سلااو لەبێ ئێوارەت باش سلااو لە بینەر و بیسەرانتان سپاس بۆ تۆ بێگومان وەکو کاک سەباح ئاماژێ پێکردیەکێکی لە دامەزرێنەرانی ئەم تیپە جوانە ئێستا چۆن تیپە کابینی دوای ئەو هەموو ساڵی کە ئێوە کارتان کرد و کارتان لەسەر فۆلکلۆری کورد کردووە یەکێک لە ئەو شتانەی کە شانازی پێکەم دەستەی دامەزرێنەری گروپی فۆلکلۆر بووم بە خۆشحاڵیەوە لە ساڵەکانی 94 بۆ پێم وابێ کەم گروپە دروست بووم ئەو گروپە ئەو کاتێک کە دروست بوو چەند زەڕور بوو لەو کاتەیە من بە بڕای من ئێستا بە زەڕورتری ئەبینم ئێستا بەوەی ئەبینم کە ئێستا تەوقیتێکی ئاڵتونی خۆیەتی کە دەست پێ بکەنەوە و دروست بنەوە بۆ لەبەرەوەی پێویستمان بۆیە گەڕانوەیەکی جوان و هوەریمان هەبێت بۆ کارە فۆلکلۆریەکان بگەڕینەوە بۆ ئەو سەردەمە زێڕینەی کە ئێستا فۆلکلۆر وردە خەریکە مەوجەیەک دروست بووە کە فۆلکلۆر بەرەو نەمانە چێ لەبەرەوە من ئێستا بە زەڕوری ئەزانم کە ئەگەر کاک سەباح بتوانێت ئەرک بکێشێتەوە دەست پێ بکاتەوە بەو گڕوتینەی ئەم ئێوارەیە بینیمان هەمای خۆشحاڵی هەموومانە خاتونەوژین ئەم هەوڵانە تا چەند گرنگن بۆ ئێستای هوەری کوردی تۆک و موزیسیانە نەگرنگە ینی لە گرنگ ئەتوانم بڵێم لە گرنگترە و لە زەڕورترە لە ئێستاە هەمومان لە شارەکان و لە وڵاتەکان ئەزانین کە هوەری مۆسیقا و گۆرانی بەرەو شۆ ڕۆشتووە لەبەر ئەوە زۆر گرنگە ئەگەر ئێستا دەست پێ بکەین درەنگترەوە لەوەی کە بانی دەست پێ بکەین زۆر خۆشحاڵ بووم ئەم ئێوارەیە لەگەڵم بوون بەو هیوایم کە هەمیشە بتوانن کار لەسەر ڕەسەناتی و لەسەر فۆلکلۆری کورتی بکەن دووبارە سوپاس بۆ ئێوە.